بەرزان قادر محەممەد ناسراو بە بەرزانی قالەی خەڵووس ساڵی 1961 لە گەڕەکی کانێسکان لەدایک بووە. لە پلەکانی خوێندندا هەتا 2 ناوەندی خوێندووە و دواتر لەگەڵ قالەی خەڵوزی باوکی سەرقاڵ بووە بە کار و کەسابەتەوە. سەرڕای ئەوەی باری دارایی خێزانەکەی باش بوو و هیچ کەم و کوڕیەکیان نەبووە، بەڵام بەرزان ڕێگەی پێشمەرگایەتی هەڵبژارد و چووە شاخ. هەر بەو هۆیشەوە بوو کە قۆناغەکانی تری خوێندنی تەواو نەکرد و لە تەمەنی 18 ساڵیەوە و دروست لە ساڵی 1970 پەیوەندی بە شۆڕشەوە کرد و لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە پێشمەرگە و چەکی شەرەفی کردەشانی و لە چەندین شەڕی گەورەدا بەشداری کردووە، وەک شەڕەکانی داستانی ڕزگاری و شەڕی 3 مانگەی قەیوان ماوەت و ئەنفال. هەمیشە قسە خۆشەکانی و گاڵتە و سوعبەتەکانی توێشووی ڕۆژە سەختەکانی شاخی بووە لەگەڵ هاوڕێ و هاوسەنگەرانی. لە ڕاستیە من لە دەمێکەوە لە حەفتاخکانە بەرزانم ناسی. ئەو کاتە شاگرد و ئیشی پیتەری و ئەوانەیە کرد، منیش ئەچوومە ئەو گەراجەیەکەوە ئەو لە ئیشە کرد. ئیتر من هەر لەو ڕۆژەوە نەزڕە و سیرکردنم بۆ بەرزان شتێکی عەجایب و زانیم ئەم کوڕە بلیمەتیەک و توانایەکی عەجایبی هەبوو، هەم لە قسەکردنا هەم لە هەڵس و کەوتە. ئیتر ساڵ هات و ساڵ ڕۆی ئەوە بوو بەرزان ڕۆیشتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی و لە دوای ئەوە کە ڕاپەڕینەکە بوو، ئێمە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەرنامەی کەشکۆڵمان پێشکەش دەکرد. ئیتر بە واستەی دادەهێرە و مامۆستا جەمال عەزیز و ئەو برادرانەوە بەرزان هات و تێکڵاومان بوو. ئیتر لە ڕاستیە بەرزان دەورێکی زۆر چاک و جوان و باڵایە بینی لەو ئیشانەی کە بمان کردایە. ئەتوانم بڵێم ئەکتەرمان هەبوو 30-40 ساڵ بوو ئەکتەر بوو، بەڵام لە کاتێکا کە بەرزان دەوریە بینی بەقەدەر ئەو ئەکتەرانە زیاتر توانا و قودرەت و ئینی خۆی سەرپە کرد و زۆر بەتوانا بوو، زۆر لێهاتوو بوو، بیر و هۆشی زۆر باش بوو و دوای ئەوە یەکێ بوو لەوانەی کە داهێنانی هەبوو، ئیبداعی هەبوو. بەخێر بیا بەخێر ڕاڵش کوڕەکەم بەخێر بیا باشی ڕۆڵە ئەوە خێرەوە دانیشتی بەو خوایە باوکەکەم ئەوە لەو تەعزیە بووجا ئەمێ بچم بۆ دێ هەناران وتیان ئەم ڕێگەیە نزیکە، منیش نەمزانی ئەم چەمەی لە بەردەمایە و ئاوا ئەم چەمە منیش مەلە نازانم. بەڵێ جاوە 2-3 سەعاتە بۆ خۆم ئان لێرا قەتیزمام چاوەڕێیەکەم وتم بەڵکو قەتار چییە وڵاقێ شتێک زەلامێ بێ لێرە بمپەڕێنێتەوە ئەو بەر بەسەر چاوە کوڕی خۆ پەڕێنێتەوە. تۆڵەی لەسەر فەرمانی کوڕەکەم خاڵە گیان من مەلەوانم میتر ئیشەکەم پێویستە بەم جلاناکە خوا وەڵا جا منە پەڕێنەوە بە قوربانێ وا دەلیلی داماوە دەباشە کوڕەکەم بە قوربانێ بمپەڕێنێتەوە بەسەر چاو. بەڵام خاڵە خۆ قسێ بکەم عەیب نابێت نەوەڵا معاملەش عەیب نییە، من بە کۆڵ خەڵگە پەڕێنمەوە لێرە پارەکەی با پێت بڵێم چەند نەکاو چەند ناکاو دوایی وانە تااقەتی دەنگەدەنگمان نییە نەوەڵا وەڵی خاڵە گیان هەر بە دەفی سەڵمان پەڕانێتەوە. بەڵام نییە ئیتر ئەزانی چۆنیە ئێستا کردومانەوە 15 فلس لەبەر هەندێک مەسرەف و شتی وا و بەرە جەژنانە و دەخۆڕەکەم بە دەفیەکە منی پەڕێنێ ئاخر ئەزانی چۆنە نابێ خاڵێک بوو ئەی خاڵەکیان من تۆ بمەنا ئەو ئەوە لێیا کردێ بە شەڵ و تۆ منە خنکان و نەئیشاڵ ئەی مەسرەفی تەعزیە و ناخواردنی خەڵکو و ئەم هەموو بەزم و ڕزمشتا لەبەرەوە تۆزێ سیعرەکەمان زیاد دەباشە باوکەکەم 15 فلسەکە دێنێ و بە قوربانی بەڵام پێشی ئەم قاپوتەش لێسەرم عاجز نەبێ بۆ کوڕەکەم خاڵەکیان قورسە دەخۆ ئەمە بارە بێ و لە من بارەکەی ئاتۆ باوەزنێکم کەم ماشەڵڵا وەڵا کوڕەکەم سووکم کوا
هیچیشم نەخواردووە بەخوا باوکم. زۆر یادگاریم هەیە هەموو ڕابردوویەک لە ژیانەکە ئەڕوا یادەوەریە. من لەگەڵ ئەو بەڕێزە لە بەرنامەی کەشکۆڵەوە هەر لە بەرنامەی بەرنامەوە هەر لە سەفەر و لە گەڕانە لەو شتانە کەوا پێویستی کردوێ لەگەڵ کاکە بەرزانە من ژیانم بردۆتە سەر کاتم بردۆتە سەر ئەو بوو بۆ پایەیەک لە پایەکان کەوا من کاری هونەری بەباشی ئەدا بکەم ئەگونجا لەگەڵما لەگەڵیا ئەگونجام هەموو کارەکان کە لەگەڵ ئەوە کردیبێتم لە باشەوە چۆ بۆ باشتر. بەرزان هەموو ژیانی لەگەم یادگاری و ڕاستی چکە ئێمە ساڵانێکی زۆر هەڵ لە ساڵی 92 کاتێک کە تەلەڤیزیۆنی تەلەڤیزیۆن تازە دامەزراوم یەکتریمان ناچیوە چەندی دیشمان لە بەرنامەی کەشکۆڵ و دوایەتر لە تەلەڤیزیۆنی خاک لە ساڵی 90 تا کۆمەڵی ئیشپا کردۆ جگە لەوێ ئێمە تێکەڵاوی فێزانیشمانە بۆ پێکۆ بەرزان و پێم پێ دەڵم چاو ساغمان بوو لە زۆر شتا بە تایبەتی کە چوونێتە لادەکان و کاتە بەرنامەی کەشکۆڵ زۆر لادەکانی بەسەرە کردەوە بەرزان هەچوونە لادەیەکە و خەڵکی تیاناچی هەچوێت لادێک و کاراسانیان بۆی بەرزان و بۆ کرد گەجەوە بەرزان کاتێک کە دیمەنێکی کەشکۆڵیان ئەو دێمانمانەکە خۆی ئیزافی بۆ کارەکانی خۆیەکە یانەگە دیمەنەکە و شتێکە بەسەر کاکسیروان یان برادەرام دیمەنەکان حازێکدا مەشەدەکە حادەکەدا بەرزان ئیزافاتی زۆر بۆیە کرد و پێوتی بەرزان هەموو یادگاری زۆرە ناتون و لێرای هاوە بە کوتی باسیک وڵی بۆ مەسەرەی من تەنا یەکجار کاک بەرزانم نبینەوە تا یەک یادگاری بەبێ ئێمە زۆر بە یەکەوە بین بێژگە لە فەنیش ئێمە وەکو ژیان لە شوێنێکە ئیشمانە کرد یعنی یادگاری زۆر هەموو ڕۆژەکانی یادگاریە خاستن کاتی تەسویرکردنی بەرنامەی بەرنامە و هی پشتی کامێرا. پاش ڕاپەڕینەکەی بەهاری 1990 و پاش دامەزراندنی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لەگەڵ کۆمەڵێ هاوڕێ و هونەرمەندی بەرنامەی کەشکۆڵیان ئامادە کرد کە بەرنمەیەکی تەنزی ڕخنە ئامێز بوو. ئیتر کەشکۆڵ بووە سەرەتای هەوێنی کاری هونەری بەرزانی قالی خەڵوز و دەستپێکی ژیانێکی نوێ بوو جیا لە پێشمەرگایەتی و یەکێک بوو لە ئەکتەرە دیار و بەتوانەکانی کۆمیدیا و بووە ناوێکی درەوشاوە لە هونەری کوردیدا. لە بەرزان بڕواکە هاچ کاتێ ینی دیمەنێکە وایە بە تایبەتی بەرزانی کاک بەرزان لەگەڵ مامۆستا کەمالۆنە ینی کە کامێکە بەدەستەوە کە ئەو دوانە بوو من مرتاح بووم چکە ئەم زانی ئیشەکە نە یاعادیتیابێ زۆر بە دەگمەن یاعادیتیا بوو یەوەگە خۆیان لە نەسەکەدا پێ بکەینە کۆمیدەیکنا بەرزان بڕاو کرد لە کاتی ئیشا هیچ کات نەبوو لێ دووبارەی نەبوو بەرزان دووبارە و کردنەوە و ئانی نەبووکو هەنێ دیپ بۆ دەزانی ئیش کە دۆزانی دووبارە بوون لە زۆر ئیشا هەیە بەس بەرزان دووبارە بووی نەبوو چکە ئیزافەیە کرد ئیشەکانی جوانە کرد. ئەو چەند ساڵەی کەشکۆڵمان بەسەر برد لە پاشان کە ساڵی 1998 کە تەلەڤیزیۆنی خاک دامەزرا بیرمان لەوە کردەوەکەوە بەرنمەیەک پێشێش بکەین جیاواز بێ لە کەشکۆڵ و لەو نەچێت و شێکی تازە بێت. ئەوە بوو ئەو برادەرانان هەمومان کەوتینە خۆ ئامادەکردن بۆ ئەو بەرنمەیە تەنانەت ناوەکەشی با لێ خۆشبوو بەرزان ناوەکەی یۆزیەوە کە ناوی نابەرنامەی بەرنامە ئەجا ئەو نووسینانەی بۆمانەها بە تایبەتی برای بەڕێزم کاک دکتۆر شێرکۆ نووسینەکان و بیرۆکەکانی هێنا و بەڵام کاک بەرزان دەورێکی باڵای هەبوو لە ڕاستکردنەوە و بڵێن لە کوردەواری خۆمانە پێڵەن تش و خێرکردن ئەو هەرچی کەم و کوڕێک و شتێکی کیا بواە ڕاستێک کردەوە ئەتوانم بڵێم زیاتر خۆشیە کرد لە لامان چونکە بیرێکی پۆلی هەبوو و یەکێ بوو لەوانەی کەوە زۆر بەدیهیانە یعنی هەر لە بە خۆڕسکی ئەو شتانەیە کرد و ئاکتەرێک بوو خۆڕسل بوو هەرچی کەسەنوع و هینێک وایە تایە نەبوو لەبەر ئەوە
زۆر زوو دەرکەوت و شووە دڵی ژەماوەر و خەڵکەکەەوە و حەقی خۆشی بوو جێگەی خۆی کردەوە لە ناو ئەو بەرنامانە. های خوتبەی سیاسی چی؟ چۆن نەبێت؟ خوتبەیان بۆ چییە؟ خوتبە بۆ چێ بم؟ گەورم بۆ جەیش و بۆ شەعب. وای لەم جەیش و شەعبەی من وێتیان هەڵەدیان کەڕە لاوەلا جەماعەت من نایەت. گەورم ئاخر نابێ ئەگەر تۆ خوتبەیان بۆ نەی حەماسەتیان بەرز نابێتەوە. یعنی حەماسەت هەرە بێ بە خوتبە بەرز بێتەوە؟ یەکێکی تر لەو خزمەتانەی بەرزانی قاڵی خەڵوز پێشکەشی نەتەوەکەی کرد پاراستنی کەلەپور و شوێنەوارەکانی کوردستان بوو، کردبوویە ئەرکێکی نیشتیمانی و پاشماوە شوێنەواریەکانی لە دەستی قاچاقچیەکانی شوێنەوار دەردەهێنایەوە و پێشکەشی مۆزەخانەی سلێمانی دەکرد بێ ئەوەی هیچ سیفەتێکی فەرمی هەبوو بێ لەو دەستگایە و تەنها هاوکاریان بوو. لە مێژووی مۆزەخانەی سلێمانیە ناوێکی درەوشاوەیە و هەر بەو هۆیەوە لەلایەن مۆزەخانەی سلێمانیەوە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرا. خب قبل از هر چیز تشکر اگم ل تافه عزیز و سرور نازنین که محبتیان کرده به یاد رفیق عزیز و نازنین من سالگردیان گرگه سر انشالله که روحی لآرامش هاتی من چه دیجم تو زندگی من لکردستان عراقی پر لخاطره بود کاک بارزان نازنین مهربان رفیق دوست و لگشت مهمتر هنر دوست تو گروگل موسیقی که هاتن بو کردستان عراق اول کسی که لبرو گشت و هات بو استقبال کاک بارزان بو محبت فرا نتا اما گروه آقای شجریان شارع مناظری تو گروگل موسیقی که هاتن بو کردستان عراق او محبتی بولتگانا مهری بولتگانا و همراهیه که جزء ارگانیزاتور گروه فرز احمدیه که من مدیون زحمت او عزیز نازنین ما انشالله که روحی لآرامش هاوی و که سالهای سال اینا هوا بجوری یاد بودی سال مرگی یاد بودی بودی. برزان جاش خیلی خالیه واقعا، روح شاد. خب ذهن من پر از خاطرات مختلف از برزان هستش. شاید بهتر باشه یه کمی کلی‌تر راجع به اون احساسی که از شخصیت برزان داشتم صحبت کنم. خب اولین باری که من برزان رو دیدم همون سالی که با پدر اومده بودیم به سلیمانیه، فکر می‌کنم تو برخورد دوم سوم یا روز دوم سوم بود که این احساس رو به آدم میداد که انگار 30 سال رفیقته و این یه چیز خیلی نادر و عجیبیه که ممکنه خیلی به ندرت اتفاق بیفته که آدم یه نفر رو در فاصله به این کوتاهی بهش همچی احساسی داشته باشه. به نظر می اومد که یه آدم خیلی کارآمد و کاربلد و یک آدمی که از خیلی از قیدها رها شده، آدمی است که دنیا براش عزیزتر از رفاقت، عزیزتر از شادی ها، عزیزتر از خیلی چیزایی که انسان بهش نیاز داره نیست و از این بابت خیلی آدم رهایی بود و چیزایی رو به تو میداد که همش احساس خوب در تو ایجاد میکرد. میدونم که خیلی علاقه‌مند به مسائل هنری بود. برای میراث فرهنگی سلیمانیه میدونم خیلی زحمت کشید و همچنین خودش هم هنرمند و بازیگر بوده و آشنا بود با این مقوله ها. با درود خدمت عزیزان و نازنینان جمعی که در این مهمانی برای بارزان، نمیخوام بگم سوگواری، یک مهمانی برای عزیز نازنینمون بارزان. همه شما مهربانم. من بسیار 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 غمگین شدم در زمانی که این پیام و این خبر رو شنیدم. بسیار عزیز بود و بسیار دوست داشتنی و بسیار نازنین.
هیچ جوری من نتونستم این از دست دادن رو باور کنم و تمام ذهنیتم بر این بود که او هنوز هست ولی حضور فیزیکی با او نداریم. نمیدونم واقعا چه صحبتی میتونم راجع به کسی رو که باور به نبودش این باور رو ندارم صحبت کنم. ولی میدونم که اون همچنان در کنار ماست و الان در جمع ما نشسته و این برنامه رو به این زیبایی داره تماشا میکنه و من متشکرم از تابگه نازنین و سرور مهربانم و تمام مردمی که اینجا الان دارن این برنامه رو میبینن. تشکر میکنم و خیلی هم خوشحالم که منم تونستم تو این برنامه شرکت کنم. پاش دامەزراندنی ڕادیۆی خاک بەرزانی قالی خەڵووس شیاوترین کەس بوو بۆ پۆستی بەڕێوەبەری ڕادیۆی خاک و چەندین بەرنامەی پێشکەش کرد کە دیسان بەرنامەی هۆشیاری و ڕەخنە ئامێز بوو و خەڵکی هۆشیار دەکردەوە لە کەم و کوڕیەکانی حکوومەت. دواتر بیرۆکەی هێنان و میوانداریکردنی هونەرمەندانی فارس بۆ کوردستان و دیدار و کۆنسێرتی بۆ سازکردن وەک هونەرمەندانی گەورە محەممەد ڕەزا شەجەریان و ئیرەج و گروپی کامکاران و عەلیڕەزای قوربانی و هونەرمەندانی ڕۆژهەڵاتیش عەزیزی شاروخ و قالەمەڕۆ و چەندان هونەرمەندی تر. هەر لە ڕادیۆی خاک دەستێکی باڵای هەبوو لە کۆکردنەوە و پاکردنەوەی گۆرانیە کوردیەکان و هەکبەیەک گۆرانی کوردی لەسەر بەکرە و قەوان و کاسێتەوە کرد بە دیجیتال. ئەنجا من نازانم لەکوێوە دەست پێ بکەم. 26 ساڵ کارکردن بەیەکەوە 26 ساڵ یادگاری شیرین و خۆش لەگەڵ کاک بەرزانە. نازانم لەکوێوە دەست پێ بکەم. ئەنجا بەرزان بەو حکومەی کە پیاوێکی خۆشمەشرەب و قسە خۆش و حەزی بە نوکتە و گاڵتەوەکە بوو. من لەم بەرنامەیە حەزەکەم زیاتر باسی قسە خۆشەکانی بکەم. باسی نوکتەکانی بکەم. ئێمە کۆمەڵێشتی خۆش و جوان و شرین لە بەینمانە هەبووە. جارێ پێشەوە حەزەکەم بەرزان لە دیوێکی کەوە بناسێنم. بەرزان پیاوێکی زۆر خوێنەوار بوو. زۆر شارەزا بوو هەم لە مێژووی کورد هەم لە مێژووی فارس هەم لە مێژوو لە ئەدەبی فارس هەم لە ئەدەبی کوردی. کتێبخانەیەکی گەورەی هەبوو لە ڕادیۆ کە خۆی دروستی کردبوو خۆی کڕی ینی کەسێکی خوێنەوار بوو بە معنای کەلیمە. ینی بەرزانی قالەی خەڵووز ئەوە نەبوو کە ئافشقیاتیە کردووانە لە جدیاتە کوڕێکی زۆر بە دسپلین بوو بەڕاستی زۆر خوێنەوارێکی بەتوانا بوو. بەرزان شتی خۆشی زۆرە. من حەزەکەم لەوەوە دەست پێ بکەم. جارێکیان من مانگانە مانگی جارێ دوو جارە چوون بۆ لای ئێرۆخان یادی بەخێر بۆ مەڵبەند بووایە یا بۆ مەکتەبی سیاسی دواتر کە چووایە. ئەو سەفەرە من بۆ مەڵبەند چووم ئەوەنێ بۆی قایمەی حسابات و خەرجیوانەمان بۆ ئیمزاکە. وتمێرۆخان بەرزانیش لێ بۆ تەواان تومێرۆخان کارمەندەکان هەموو دڵیان سار بۆ تۆڵێ ڕۆخان هەموو چوارشەمەیە گەچێ بۆ کورسات قەت نایە بۆ خاک. تۆ خاکی هێمال کردووانە هیچ نوێ مایی جارێ دوومان جارێ سەردانێکی ئێمەش بکە. ئەویش فعڵن هەموو چوارشەمەیە گەچوو بۆ کورسات. وتی باشە چوارشەمەیەک لە چوارشەمەکان بۆ خاکدانێ مێم بۆیە. ئەکسەر بەرزانەڵێوتی جا هێرۆخان خۆ خاک پیری شەوکێڵ نییە. خەڵک جاران چوارشەمانە چوو بۆ زیارەت بۆ پیری شەوکێڵە. جارێکیشان زستانێکیان کاک زایر غەریب بی بەرنامەی بەرنامە دنیا بەستە بووی چنکی سەربان و بەلوعاو شتەکانیان بەستووی چوو بۆ سەربان کە ئاوەکە بەربا کەوتو بۆ خوارەوە خلیسکا بوو لە خەستەخانەی شار بوو تر لەگەڵ کاک بەرزانەوانە ڕۆشتین بۆ لای بۆ خەستخانەی شار. لەوێ یەکسەر لەسەر کەڕێوەڵەکە بوو کاک زایر پێکەنی لەگەڵ بەرزانە دەستیان کرد بە قسەکردن بە یەکتری. بەرزان شتی نەموو با نەڕۆین بۆ لای
ئێساەوە نەسووکە بە نی ساعات گەشتۆتە خوارەوە کە کەوتۆتە خوارەوە هیچی لێ نایەوە تا قسەکەی منێژ بوو. کاتی خولە پیزە بوو چوین بۆ جێشانە لە جێشانە سوتفە ڕەشەبایەکی زۆر زۆر بۆ شەوە دوو پشکە هاتە دەرەوە دوو پشکە هاتە دەرەوە ئێمە مەجموعەیە ئافرەتمان لەگەڵا بوو ئەوان تۆزێک سۆڵی ئەترسان و بوو بەینەمانە ئیتر بەرزان دانیشتە بوو خۆی دوو پشکەکەی پیشانەوەی ئەوە بکوژ ئەمە ئەی بەزەگە دۆ خۆ بۆ لای کوی دەستەی خۆشیەوەڕ یانەوە ئەو شەوە زۆری بوو بەڕاستی یادگارێکی خۆش بوو وە زۆریش ترسان لە دوو پشتی. سلام عليكم. بخير بيت يا اخوة بخير بيت سلام عليكم. ولا شوي لا شو لا ولا شوي يلا تاكلي والله شو باش بالي يا اخوة بخير بيت سلام عليكم. شو برزانة شو كاكا إيش ما بقول بعد يا باشا فلا ما جيت دو ما أنا ما يقدر بيلا باشا دي باشا فل رنغروش كراوت رنغروك فودرا وبيش لا يعني ناصر جابوي باشا دي والله زور ساقم دي يلا كاكا أوه يا جماعة تستري خو سلم نتيجة مية بمهينا أنا دي باشا تونالك سكشوكم دیگه چند وقت نهاتی لباتی مرحبای و آلپرسینی گو بزنه سلام علیکم دپیک اینگان تو خیوم لگال مجامله کتا تو بزنه مایل چی بکردی ده باشه با قبلی باوکم تو جاره اردکا گوا اردکا بور زانیم ندارید بو نامه چو زینم نه خویده آخدت قبیله مرتبی عدیز دوست شهر زنم بەرزان وەک هەمیشە بە ئەرکی نیشتیمانی خۆی هەستا و سنتەری ڕایەڵەی دروست کرد کە سنتەرێکی خێرخوازی ناحکومی بوو لە ڕێگەی ئەم سنتەرەوە کۆمەکی بۆ خێزانە هەژار و کەم دەرامەتەکان کۆ ئەکردەوە بە تایبەت ئەو خێزانانەی کە نەخۆشیان هەبوو و چەندین کەسی لە مردن ڕزگار کرد. من هەروەکە وتم تەنها ئارزوم وەسە کە ڕۆکە لە ئارامشا بێت و بە بازماندەگەری براکانی ژنی مناڵی ئینشەڵا کە زندگی خۆشیان بێت و بە من مطمئنم بازان ئەو نەخۆمەتی بێونە عەزیز بوو ئەو نەنازێنم بوو کە ناوی لە دڵ ئێمەوە لە دڵ عەزیزگەرێکە خۆشیان گەرەکە تا عەبەد ئەمێنێت بە ئارزوی ناوێت جاودانە مەست بۆ کاکبازان ئینشەڵا کە بە کارگەلێک و کردیە بە زەحەماتێک و کێشاگە لە عەرزێ هۆنەرە لە عەرزێ حفز و حراست لە میراثگەل فەرهەنگی وەک ماوگەل قەدیمی وەک ئاسار باستانی بەخاتر تەڵات و زەحماتی کە لەم باوتە کێسان من مطمئنم ناوی جاودانە ئەمێنێت. از چیزی از برزان نمیشد تعریف کرد چون از عزیزی تعریف میکردی فوری رو میخواست پیشکش کنه به تو. یعنی یک آدم اینقدر آزاد و رها از قید همه چی و خیلی غمگینم برای از دست دادنش و فکر میکنم جزو انسانی است که واقعا جاش خالیه برای همه. سەفەرێکیان قەسفی قەڵاتووکانەکرا لەلایەن سوپای تورکیاوە خەڵکەکە ئاوارە بۆمانە بەرزانیش لە ڕادیۆکەوە بانەوازێکی کرد بۆ خەڵکی کە کۆمەک و یارمەتی و هاوکاری بێن بۆ ئەو خەڵکی کە دەربەدەر بووە لانەی لێشێواوە. منیش لە ژوورەکەی خۆم خەریکی حساباتوانە و ماگام لە هیچ نەبوو نەمزانی کە خەڵک بەلێشا و کۆمەک و بەتانی و ئەمانەیەنێ بۆ کاک و هاوکاریێنێ و برنج و ڕۆن و کاتی هاتمە دەرەوە سێرەکەم حەوشەکە پڕ بۆ لە یارمەتی جا پێشۆی بێمە دەرەوە بە کارشۆڕشی عەبالەیە شەعرێکی بۆ ناردبووم ماگان لە هیچ نەبوو گروسی بووی بە خۆمە نازەهەی نیشتیمانی وەرە دەرەوە لە ژێربەتانی وا وڵات سوتا بە سێدراوسێ ئەم تازە شەعری ناسگە نووسێ. ئەتوانم بڵێم ئەوە نەبەتوانە بوو لە هەز ئیشێکە بەشداری بکردایە ئەو داهێنانی هەبوو زۆر بە جوانی ئەدای کارکتەرەکەیە کرد و ئیشەکەیە کرد و بەدڵی ئەو ساپایە ئەو دەرهێنەرەیە ئەو وێنەگرانە ئەو ئەجوڵایەوە و گێدەشی خۆی دیاریە کرد لە ئیشەکانە.
دەست پێ بکەین دەست پێ نەکەین. های بینەرانی خۆشەویست، بابەتی ئەمجارەی هەڵمان بژاردووە باس لە نەوتەکەین. نەوت ئەو شتە بە قیمەتەی شادەماری اقتصاد، نەوت ئەو شتەی لە هەموو دنیا شتە بەقەت نەوت خۆش نییە. نەوت مای خۆشیە، مای بوون بە دەوڵەتە، مای ژیانێکی خۆشە، مای هەموو شتێکە، مای نەکبەتیشە لەگەڵیا، مای ژێردەستی. ئەزانن چەند وڵات بوون بە ژێردەستی وڵاتانی کە بەهۆی نەوتەوە، ئەزانن چەند وڵاتی گەڕوگولیش بوون بە دەوڵەت بەهۆی نەوتەوە. نەوت شتێکی زۆر عەجایبە. نەوت بۆ بەعزێ وڵاتی گروپی بچووک هەمووی بوون بە دەوڵەت و بەجلی فۆلکلۆری خۆیانەوە ئەوە بەهۆی نەوتەوە. ئەزانن بۆ ئێمەش چییە؟ ئێوە نەوت بەچی تێگەشتن؟ نەوت هەرەوەی بیکەیتە عەلادینەوە زۆپا بەتیاریەوە ئەو دانیشی کاکەجیان نەوتەوە نییە. نەوتەوەی ئەم ژێرەیە، ئەم ژێرە پڕە لە نەوت، بەڵام لەسەرەوە بە 5 لیتری بۆ وەرەقەی ئەنجومەن و بۆ واسە و بە ئەوانە دەستمانەکەوێت. نەوت دەزانی چییە؟ اینجا باسی چی بکەم وڵای نازانم. جا بینەرانی خۆشەویست، لەبەرەوەی ئێمە بەهۆی نەوتەوە هەتا ماوەی ئیسراحەت ناکەین، هەرچی پیسایی دنیا هەیە بەو نەوتی لەژێر ئێمە هەیە. باشە ساڵی 2017 پاش لە دەستدانی کوڕە گەورەکەی داریانی جوانەمەرگ، ئیدی ڕۆژ بە ڕۆژ بەرزان وەک بەفر ئەتوایەوە و نەخۆشی یەک لە دوای یەک تێیدا سەری هەڵدا و تەواو بەجەستەیەوە دیار بوو و هێزی لێبڕا و ئیتر دوورکەوتەوە لە کار و چالاکی و نواندن. ڕۆژی 18/6 2024 بەرزانی قالی خەڵوز بە نەخۆشی ژیان ئاوایی کرد و بۆ هەتایە چاوەکانی لێگنا. مردن حتمی و دەست لە کەس ناپارێزێ، نە بە هێزە، نە بە توانایە، نە بە پارێ، نە بە پلێ، نە بە هیچ شتێکە. بەڵام مرۆڤ ئەتوانێت لە ژیانیا ئەگەر چرکە ساتێکیش بێ خۆی بگەینێتە ئاستێکەوە ناو ببرێت. مرۆڤ ئەتوانێت چاکە بکە، هەر هیچی لە دەست نێ ئەتوانێت چاک بێ و خراپ نەبێت. لە بوارەکانە لە هەر بوارێکی ژیانە بێت ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت. ئەگەر خۆی لێ خاپڵکە ئەبینە ئینسانە و عەقلی یاوەتێ، مەعریفەتی یاوەتێ، زانیاری یاوەتێ کە ئەتوانێت ڕەفتاری پێ بکە. جا ئێمە بە ڕەفتارەکانمان باش نەکەین بۆ ئەوەی دوای مەریشمان بیرمان بکرێ. من نەجمەخان لە فکرێ من ئازان موبایلم نییە، بە مۆبایلەکە نەجمەخانم خەبەریان بێنەهێت ناڕەحەت بووم، بێنەهێت لە تەک سەروەرەکە قسەم کرد هەسێتم پێ هەم سەروەرە گیریا ئەمەد ئەسڵ نەمەتوانێت جلۆ ئەحساسات خۆم بگرم، فقط بە گیریات بە یاد و خاترەیە خۆشی گوزەشتێک لە تەکیا بووم بێنەهێت دڵگیر بوو و متاسف بووم کە حیفە بنیامگەل گەورە نازانم بۆ چۆنە زووە مرێت. حیفە ئەم بنیامگەلات سەلاحێکە چادارم 100 ساڵ 150 ساڵ کرد فەرز زوو لە بێن چوو فەرز و لە ئێمە چوو فرە تاسفم خوار بۆەوە کە زندگی کۆتا بوو ئێتوانیم بنیامە گەورە عمرێت توولانی بێت. متاسفم کە بۆ دەبێت لە جوانیە لە بێن چوو فرەن متاسف تاسفم بە گیریان نیشان. چەند ڕۆژێ بوو پێشەوە بە یەکەوە بووین، تۆزێک ناڕەحەتی و نەخۆشی پێوە دیار بوو، بەڵام قەتەوە کوعیەوەمان نێکرد ئاوا بە زووی بمرێت. ئەو ڕۆژەی کە هەواڵەکەیانە من باخێکم هەیە لە سیتەگلێ بووم، خەریکی نەمابوو داروشتەکانم بووم کە یەکەم جار برادەرێ تەلەفۆنی بۆ کردم هەر بە هین جا بمایەوە، وتم قسەی وامەکە و تەلەفۆنەکەشی بەسەرا داخستەوە. لە دوایە کاکە شێرکۆ تەلەفۆنی بۆ کردم، وتی زانی بتەوتم چییە؟ وتی کە بەرزان ئەم کۆچی دوای کردە. ئیتر لە ڕاستیە بڕوان پێکرد بۆ ئەو شوێنەی کە لێی بووم سز بووم و کەوتمە حەرزەکە بۆ ماوەی زیاد لە چارەشێ تا 20 دقیقەش هەرچەنم کرد بەس هەناسەکەم ئەهات و ئەڕۆیم. نازانم چۆن دڵم وەسا و کەوتەوە ئیش. ئیتر ئەوە بوو دوای ئەوە یەکدوو تەلەفۆنم کرد بۆ دڵتەعینی منی. ئیتر ئەو کاتە نەشمەتوانی زەقسم کرد لە خۆم هەرچۆنە بوو سواری سیارەکەم بووم بێم بچم بۆ خەستەخانەکە، بەڵام بازانم کاگەحمە بوو یەکێکی تر بوو لەو برادرانە کاک بکە شێرکۆ بوو، وتیان لەوێ نەمانیە شۆ بردومان نەبۆ کەستەخە بۆ مزگەوتەکەی حاجی ئەحمەی سوورلایی. ئیتر ئەو بوو کە چووم بینیم ناخۆش و زۆر ناخۆش بوو.
من زۆر کەستی نزیک و خۆشەویستم کۆشی دوایی کردووە و خەفەتیان کردووە بەزەمەوە، بەڵام بەرزانێکی بوو لەوانە کە خەپەتێکی زۆر زۆر گەورەی بۆ بەجێهێشتم، خەپەتیم زۆر پێخوارد، زۆرم پێ ناخۆش بوو. ئەنجا هەموو جارێکی هەموو خۆزگە بە خۆزگایەتی خوای ڕۆژێ لە ڕۆژان ئەم کوڕەم نەناسیایە. تایەکی گەورە بوو لە بەرنامەکانە، لە ژیانی خۆمانە، لە پەیوەندیەکانمانە خەسارەتێکی گەورە بوو، بەڵام ئەوەی بەجێهێشتووە کە هەمیشە لە دڵمانە بێ، لەبەر چاومانە بێ، لەبەر هێزمانە دێت. شاشەی پڕ کردوتەوە، ئەم شاشەیەش هەر بەردەوامێ بێ هەتا هەتایە ئەپارێزرێت. ئەو پاراستنەش زیندووبوونەوەی ئەو من قەت لە یادم ناچێت، ناشتوانم لە یادی کرد. ئەوە حەقیقەتێک کە مردن حەقیقەتێکە کەس نابوێرێ، هەمومان ئەبێ بۆ قۆناغەیە بڕۆین، بەڵام ئاخۆ دوای خۆمان چی بەجێڵین، ئاخۆ دوای خۆمان چیمان کردووە. کاک بەرزان ڕاستە بەڕۆخ لە ناومانان نییە کو مردن زەفەری پێبردووە، بەڵام هەر زیینەوە لە ڕێی شەکانی، لە ڕێی قسە خۆشەکانی، لە ڕێی کارە جوانەکانی، لە ڕێی دەستگرتنی بۆ خەڵکی فەقیر و هەژار. لەبەرەوە من هەتا ئێستاش ناتوان باوەڕ بە خۆم بێنم کە کاک بەرزان مردووە، هەموو کاتێ ڕۆحی لەگەڵمایە. ئەزانیی مردن شتێکی سیر نییە، بۆ تازەش نەمان بیستووە کە بڵێن ئەوە مردنە و تازە بیستمە، ئەوەی تر باوکە دایکە هەمووی وردەوردا ئەڕۆژە هەتا هێتە سەرسەری خۆمان. بەس مهمە بزانین چۆن ئەمری، ئەوە مهمە، هەیە لە ڕووی نایە بمرێ. بەس یەکێکی وە بوو کاک بەرزان بە تاریخێکی جوانەوە مرد، ینی مردنەکەی خەم گەورەی بوو، لە ژیانی خۆیان هەر گەورە بوو، مردنەکەشی بەڕاستی زۆر گەورە بوو. بەرزان پیاوێکی ئاسایی نەبوو، پرۆژە بوو، پرۆژە بەرزان، ئەنی عەقڵی زۆر باشی هەبوو، هەم لە ئیشی فەرمیاتە، هەم لە کۆمەڵێ شتانی کە ئێمە ئاماکەن، بەڕاستی زۆر عەقڵێکی زۆر زۆر تایبەت و ئەنی عەقڵێکی زۆر فراوانی. وتر بەداخەوە مردنیش برا گەورەی تر هەموو لایەکە و ئیتر هەمومانە بێ پێی بگەین و ئیتر ویژەکێک دەو بەدەنە بوو کە کاک بەرزان ئەمریکاییک. چیزی که من برای این نازنین دارم یه قطعه کوچیک رو میتونم براش بخونم، برای اینکه یه خاطره خیلی بامزه‌ای داشتم با ایشون که توی یکی از برنامه‌هایی که ما در سلیمانیه بودیم آمدن و با همون شیرینی صحبت کردنشون به من گفتن چرا نمیای اینجا زندگی کنی؟ ما باهاتونیم، ما پیشتون میمونیم، ما در کنارتون هستیم. به ما موسا هم بگو، باید بلد باشی که بگی چجوری بیاد اینجا و اینجا زندگی کنی. این یکی از خاطرات قشنگی بود برای من که انقدر نازنین و انقدر با قلب باز و سفره پهن واقعا این دعوت رو از ما کرد و خب ما هم نمیتونستیم که این مهربونی جواب بدیم، چون ما بالاخره خودمون سرزمینی داشتیم در ایران. و الان پیشکش من یه قطعه کوچیکه، چون صدای من رو دوست داشت یه کوچولو براش میکنم، امیدوارم گریم نگیره، ولی خب حالا به هر حال اگرم گریم گرفت منو ببخشید. دیدی ای مه که ناگه رمیدی و رفتی، دامن ز دستم بریدی و رفتی، بس ناله ها کردم به امیدی که رحم آری، به فریاد من بە لەدەستدانی کاک بەرزان لە ڕاستیە وەکو ئەوە بوو زەلامێک بیکەی بە دوو کەرتەوە لەتێکی لێ بێتەوە، من ئاوام لێ هات، یعنی وا ئیندیماجمان کردبوو، وا بە یەکەوە بنجا بووین بەبێ یەکتری هیچمان بۆ نەئەکرا. بە تایبەتی من هەر ئیشێک ئەوی تیا بوایە
ئیتر ئەوەنەی تر لە لام ئاسانترە بوو چونکە ئەو ئاسانکاری بۆ کرد شتێک مستەحیلات بوو ئەو هێنایە کایەوە. وەڵی بەداخەوە من بۆ کاک بەرزان زۆر بەداخەوەم چکە ئێمە زۆر بەیەکەوە بووین من و کاک بەرزان ئیتر ئەم ئەکرێت ئەمەەی تری یەکمان گرتەوە بەهۆی سێ بەرنامەمان کرد بەرنامی بەرنامام ئیتر مععدل بەیەکەوە بووین و بەڕاستی ترەوە ساڵێکیشە لێمان دوورە ئیترەوە زۆر ناخۆشە بەس بەداخەوەم هەتاکو ئەو دەقەیە هیچ کەسێک نەیتوانیەوە شوێنی کاک بەرزان بگرێتەوە ترە وڵاتی ئێمە وایە بەرزان پیاوێکی قسە خۆش بوو اونجا هەم بەڕاستی فەنانیش بوو ئەو تەمسیلە جوانەیە کرد بەبێ هیچ تەسەنوعێک دەرچووی هیچ شوێنێکی گولێریش نەبوو بەس لە خۆیان بوو ئەو تاقەیە لە خۆیان بوو زۆر سەرکەوتو بوو بەس بەداخەوەی تر مردن براگەوری هەموو لایەکەوتا ساڵێک لی دوورخستینەوە و ئیتر ئێمە ئاشین بۆ لایە و ئەو تازە معلوم ناگەڕێتەوە بەناو من بەس ئێمە ئەچین بۆ لایەوە. چیزی که فکر میکنم مرگ رو برای ما غمگین میکنه از دست دادن اون طرفه، یعنی برای کسایی که دیگه اون طرف اون انسان رو باهاش زندگی نمیتونن بکنن، اون انسان رو پیش خودشون ندارن و از دستش میدن، یعنی برای ما یه چیز غم انگیزیه مرگ. ولی لزوما شاید برای اون کسی که با مرگ همراه شده و رفته شاید چیز نمیدونیم چه دنیاییه براش. و همینطور که گفتی داویا جان، آره مرگ همیشه نزدیکه. همین الان که ما صحبت میکنیم ممکنه که دور از جون شما، برای شما یا برای من پیش بیاد در لحظه. اول از همه که همه اون عشق و دوستیمو تقدیمش میکنم، آرزومندم که روحش شاد باشه و میدونم که خیلی روزگار سختی رو گذرون پس از دست دادن فرزندش و یک جورایی میدیدم که دلش میخواد بره، یعنی دلش نمیخواد بمونه. شاید میتونست خودشو حفظ بکنه و هنوز کنار ما باشه، ما کنارش باشیم، ولی میدیدم که دیگه میخواد که بره و همراه پسرش باشه. چیزی که میتونم به برزان هدیه کنم، ببخشید ناراحت میشم راجبش صحبت میکنم، یه آوازی بود که دیروزم پستش کردم چون با سرور که صحبت میکردیم. این آوازی که سرور خیلی به یاد برزان گوش میکنه و خیلی هم فکر میکنم مناسبت داره برای از دست دادن برزان. امشب به پاس صحبت دیرین خدای را، اینو تقدیم برزان میکنم. شاید وفا کند بشه تابت به یاریم. ای دل چنان بنال که آن ماه نازنین آگه شود زنج من برادری داشتم که وقتی برادرم رو از دست دادم دقیقا همون حسی رو به من داد که زمانی که خبر از دست دادن این نازنین و از سرور مهربونم شنیدم. نتونستم برای برادرم گریه کنم، ولی برای بارزان گریه کردم. کەلانە جەرگی سووتانم اینجا زانی بوو داریان تۆی کردووە بە خەوس هەتا ئێستاش لە جگەرمان هەڵەسێ بۆ سۆ بۆ کڕوس. تۆ لە گۆژە مەحکەمتر بووی، تۆ لە گۆژە مەحکەمتر بووی، داریان تۆی لە بنهێنا. جگەر سووتان سەختە هاوڕێ، چی بەسەرمانانە هێنا. منم زانی کە تۆ بەرگەی دابڕانی داریان ناگری، هەر بۆ حەسرەتەوە ڕۆژێ بەبێ ماڵاوایی ئەمری. تۆ خۆت هەرچەندە هەژار بووی کە چ کەسی هەژاران بووی، تۆ لە ناخەوە داغان بووی کە چوەی شادی هەمووان بووی. لە تەمانە و لە نەهاتی
بەهانای هەمووان هاتی تۆ خەمخۆری هەموو کەس بووی هەر بە کەڵکی خۆت داهاتی. نازانم من هەرچەندێ بیرەکەم و دانیشم خەیاڵەکەم وەمانە ئەڵێم بەرزان نەمردووە. ناوەڵا مەگەر ئاوا لە مناسبەتێکە لە شوێنێکا کە باز بکرێردن بێت ئەژین قەت نایە بە خەیاڵما بەرزان مردیێت دایمەن لە هۆش و زیکرە و من و بیرەوەرەکانمانە. ولی حەزمەکە بەیاد ئەو عەزیز نادەنین و حتاکە یەک مقدار سەدام بۆیە بمخۆندێ ولی نییە متەسفانە ئایسە سا هەڵتێنم با بزانی دڵداش غەمگین و دڵ پشێوەیە پێڕوان باریلی غەمگین و دڵ پشێوەیە پڕوان باریلی لەبەرجری دووری دووز جەرگ و ڕۆحم نەماوە جەرگ و ڕۆحم نەماوە لەسەر دەرد بێ دەرمانی کەوتومە سەرگەردانی لەسەر دەرد بێ دەرمانی کەوتومە سەرگەردانی بە زوانی لەم تارانی چی بکەم جەرگم براوەی چی بکەم جەرگم براوە